بینەرانی خۆشەویستی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم هاتوینەتە خزمەت خەڵکی دۆڵی سماقوڵی کە چەند ڕۆژێکە بەهۆی خراپی ڕێگە و بانەوە ڕێگایان گرتووە و لێرە ڕەشماڵێکیان هەڵداوە و ساترێکیان دروست کردووە. ئەوەی ئۆتۆمبیلی بار هەڵگرا ئیزنی نادەن، تەنها ئۆتۆمبیلی تایبەت نەبێ لە نێوان دوو ببرن لە نێوان دوو پارێزگا. هەڵبەتە ئێمە ساڵی ڕابردوو ژۆ کورسات نیوز جگەلەوە لە کۆمەڵێک راپۆرت هەوڵ دراوە خەمی ئەو دەڤەرە بگاتە لایەنی پەیوەندیدار بۆ ئەوەی هەر کەسێک کە هاتوچۆی بەو ڕێگایەوە کردبێت لە هیزۆپەوە تا ئەگاتە لە دۆڵی سماقولی تێپەڕێت تا ئەگاتە دەربەندی گۆمەسپان پڕە لە تاسە و چاڵ و چۆڵی و کە بەشێکی زۆری بەهۆی ئۆتۆمبیلە بار هەڵگرەکانەوە دروست بووە و جگەلەوەی بەهۆی سۆنەرکردنەوە بەشێک لە ئۆتۆمبیلە بار هەڵگرانە پارەیان لێ وەردەگیرێ خۆ ئەگەر بێت و سندوقێکە بێت و تەنها هەر ئەو پارەیە لە نۆژەنکردنەوەی سەرف بکرێ خەڵکیش بەو بە شەو و ڕۆژ نایەتە سەر ڕێگا و ئیش و کاری خۆی جێناهێڵێ پێی خۆشە لە ناو ماڵەکانی خۆی بێ و ئێرەش لە بری مەنتیقەیەکی گەشتیاری و لە بری ئەوەی کە خزمەتی خەڵکەکە بکرێت کە ڕۆژانێک لانکەی شۆڕش بوون بەڵام بەداخەوە ئێستا بۆ گەیشتۆتە ئەو ڕادەیە کە بێنە سەرجادە. جا بەرنامەی ڕەهەند هاتوینەتە خزمەتیان لەگەڵ ئەو خزمانە مانەوێ باسی معاناتەکانیان بکەین بزانی ئایا بابەتە چی ئەوانی گەیاندە ئەوەی کە بەڕاستی بێنە سەرجادا. ئێمە میوانی ئەوانین بەڵام ئەوانەی هەمویان ئەتوانن قسەمان بۆ بکەن بەڵام چوار میوان بەسپاسەوە مامۆستا شاکر سماقوڵی مامۆستای ئاینی کە لەناو خۆپیشاندەران هەروە کاک پۆڵا وەکو نوێنەری خۆپیشاندەران مامۆستا دەرباز وەکو نوێنەری خۆپیشاندەران و هەروە قارەمان مام حاجی توژوانیتکە بناسیێ حرێکی گوندێکەوە نیە نوێنەری سەر چاویش لێرەیە کاکمادی ئەوە هەموو یەک بیرتانەوە نەکرۆ چێ حەزبی و چێ هەموو گوندی حیزب نییە لێرە ڕێگاکەمان بۆ چاکەن بەرێ نەک ڕێگاکە ئەو بار هەرگران نابێتدا من لەبەرەوەی ڕێگایکی زراعیە ڕێگایشی سیاحی ئەو ڕێگە ئەو ڕێگای ڕێگایشی ئەوە نیە چوار دەوڵەت بەسەری مایکە تایبەتەکەت بۆ هێنم کاک مامۆساجان سڵاوت لێبێ سڵاوی خی پەروەر لە ئێوەش چی ئێوەی والێ کردووە هەمووتان کۆ ببنەوە لێرە بە شەو ڕۆژ و ساترێک دروستکەن کە ڕێگە نەدەن ئۆتۆمبیلی بار هەڵگێر هاتوو چۆ بکبێرەدا سەرەتا بە ناوی خی پەروەردیگار من وەک مامۆستایەکی ئاینی سنوورەکە بە ناوی ئامادەبووان و خۆپیشاندەرانی سەکۆی برایەتی کە ئێرە ناوتانی ناو سەکۆی برایەتی خۆپیشاندەرانی دانیشتوانی دۆڵی سماقولیە بە خێراتنتان دەکەین یاخۆ بەخێر بێن بۆ ڕەخساندنی ئەم بەرنمەیە بۆ بەدەمە هاتنی ئێوە بۆ چارەسەرکردنی کێشە و گرفتەکانمان بەڕێز کاکەزانە ئەوەی کە ئێمەی والێ کردووە بینە سەر ئەم جادەیە ئەو ڕێگای هیزۆب زیارەت دۆڵی سماقولی بەڕووی شوفێری بال هەڵگردا بخەین ئەوەیە کە ماوەی زیاتر لە ساڵێکە حکوومەتی هەرێم بە هەر بڕووبیانویەک بێتن سەرجەم شۆفێرانی بار هەڵگری نەوت بار هەڵگری دیکە تەواوی بار هەڵگرەکان هێنایەتەوە سەر ڕێگای دۆڵی سماقولی کە ئەوەش وای کردیە ڕێگاکە کەند و کۆسپ و چاڵی زۆری تێبکەوێتن خەڵکەکەی تووشی ناڕەحەتی و ناسۆریەکی زۆر بووە کە بەڕاستی بە ئەسەفەوە دەڵێم ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی 32 ساڵی ڕابردوو بە دانیشتوانی ئەو دۆڵەی دابێ کە هەر ئەو شەقامە سەرچیە کە یەکێکە لە گرنگترین پرۆژەکانی حکوومەتی هەرێم بە سوپاسەوە سوپاسیان دەکەین بەڵام بەداخەوە هەمومان دەزانین کاکزانە ئەو دۆڵی سماقولی دۆڵێکی گەشتیاریە و هەروەها خەڵک لە سەرجەم شوێنەکان لە سەرجەم پارێزگاکان هەتا لە دەرەوەی وڵاتیش ئەو خەڵکێکە لە تورکیا لە ئێران و لە خواروی عراقیشەوە بە ناوی گەشتکردن دێنە هەرێمی کوردستان لە بەو شوێنێکی گەشتیاریە دێنە دۆڵی سماقولی بەڵام ماوەی زیاتر لە ساڵەکە بەهۆی ئەو بار هەڵگرانەوە هەرچی گەشتیار هەیە ڕویان لێرە وەرجێڕاوە واتا پشتیان لەو سنوورە کردیە نایەنەوە ئێرانە بەهۆی ئەو تەنکەرە بار هەڵگران لە بەرۆی مەترسیەکی زۆر لەسەر ژیانیان هەیە و چەندین کارەساتی جەرگ بڕ لەو دۆرە ڕوویدایە بەڵێ بێزگە لەو ڕووداوی هاتووش ڕوویداوە لێرە بەڵێ ڕووداوی هاتوو ڕووداوی مردن ڕووداوی برینداربوون ڕووداوی سەقەت بوون ئەو شتانە هەمووی
بەهۆی خراپی ڕێگاکە و پاشانەکە بەهۆی بار هەڵگرەکانەوە بەهۆی تەنکەرە باڵگرەکانەوە بەهۆی تڕێلەکانەوە ئەو کارە ساتانە لێرە بۆیە ئێمە وەکو دانیشتوانی دۆڵی سماقولی لە هیزۆپەوە هەتاکو زیارەت و بناوی سەفینی تاجوان بڵێم هاتوین لێرانە کۆبووینەوە بامەبەستی ڕێگەگرتن لە هاتوچۆکردنی تەنکەرەکانی سوتەمەنی وە شوفێری بار هەڵگر تا ئەوەی حکوومەت ڕێگەچارەیەکی گونجاو بدۆزێتەوە بۆ ئەو تەنکەرانە لێ ناگەڕێن وەکو دانیشتوانی دۆڵی سماقولی تەبەن ئێمە بە ناوی تەواوی دانیشتوانەوە هاتوین تەواوی دانیشتوانی دۆڵی سماقولی بەڵێ خەڵکی هەموو گوندەکانمان لەگەڵدایە خەڵکی هیزۆپمان لەگەڵدایە خەڵکی میرسەیدمان لەگەڵدایە خەڵکی گرتمان لەگەڵدایە خەڵکی جەلیمان لەگەڵدایە سماقولی گەلیمان لەگەدا هیران نازنینمان لەگەڵدایە خەڵکی هەتا کاموسەک و کۆلکە ڕەشیش هاتون بە مەبەستی پشتیوانی کردمان وە سماقولی سەر و چاوە و سماقولی گرتک کرۆش سوسا گوندەکانی دیکەش هەمویان نوێنەریان زۆربەی زۆری نوێنەرەکانیان لێرە ئامادەیە بۆیە ئێمە بە ناوی هەر هەمووانەوە هاتوون لێرە کۆبووینەوە پشتیوانی یەکترین تا ئەو کاتەی حکوومەتی هەرێم ڕێگەچارەیەکی گونجاو دەدۆزێتەوە بۆ شوفێرە باڵهەرگەکان ئەو ڕێگەمان گرتو نایکەینەوە زۆر باشە مامۆستا گفتوگۆی زیاترەکەین کاک پۆڵا ئێوە نوێنەری چ گوندێکن و ئەو سەکۆی برایەتە ئەتانەوێت چ دەرەنجام و نەتیجەیەکی هەبێت بەڵێ زۆر بەخێر بێن خۆشحاڵتان هیواداری نەو بەرنامەیە ئەنجام و نەتیجەی باشی هەبی زۆر سوپاسی خەڵکەکە دەکەین بەڕاستی خەڵکی دۆری سماقولی خەڵکەشی زۆر دڵسۆز و زۆر لە خۆ بردووە بەڕاستی زۆر دانیشیان بە خۆداگر من وەکو خۆم خەرچ سماقولی گرتکم هاوڵاتی سماقولی گرتکم بەڕاستی کاکزانە یعنی خەرێک ئەوە نزیکەی سارێک زیاترە لەو ڕێوبانە بێزارین ژیان نمایە شوێنێکی گەشتیاریە شوێنێکی زراعیە ئەو شوێنە ڕێگاوبانەکەش کاتی خۆی کە دروست کرا بەڕاستی لە ئەو دروست نەکرا ئەو باڵ هەرگر و ئەوە سیارە قورسانەی بەسەدا بڕوە بۆیە ڕێگەوبانەکە خۆتان دیتان هەر لە هیزۆپەوە هەتا دەربەند هەر هەمووی وێرانەوە تێک چووە ڕۆژانە ئەمە مەرجی خەرچی ئەزیزی خۆمان دەبینین خەرکەکی زۆر لێرە تووشی ڕووداوی دڵتەزێن دەبی تووشی کارەسات دەبی جار هەیە لەو بازگانە 1 سعات ڕێ قەپات دەکرێ 1 سعات ڕێدا دەخرێ خەرک ناتوانانی بستە سەر شینایەکەی خۆی ناتوانانی بستە شار خەرکمان هەیە تەلەبەی زانکۆیە خەرکمان هەیە وەزیفەی هەیە لە شارەکان خەرکمان هەیە کاسبکارە دەستی و دێ یعنی بەڕاستی بە کۆی قسەکان ئەوەیە یعنی ژیان ئەستەم بووە لە بە ئەو تانکەرانە ئەو ڕێ ژیان زۆر ئەستەم بووە تویا کاکزانە لە هەمان کاتدا خەرچی ئەو دۆرە زۆر خەرکەکی مەغدورە یعنی بەڕاستی ئەمە خۆزگا ئەوە نەباو بەرنامەیە بۆ ئەوە بە ئەمە دەستخۆشیمان لە حکوومەت کردبا دەستخۆشیمان لە ینی پەیوەندیدار کردبا بەڵام بەداخەوە ئەمە ئەو دۆرە یعنی وەکو هیمالکردنەگە هیمال کراین لەگە ڕێزم یعنی بۆ قسەکان ئەمە کارەبایەکمان هەیە هاوینان 1 گلۆپی پێ نابی بەشی ئەگە برێم چەندین دەفتەر دۆلار بەس ڤۆڵتاز و ئامێری کارەبایی کڕایە چەندین بمبورە کارەبای ڕێیسیمان هەیە بەڵام کارەبایەکە لۆدی زۆر لەسەرە ڤۆڵتە ئەوەندە زەعیفە دێتەوە خوار هەشتای خوار هەشتا یعنی ڤۆڵتە کویش دەکا ئێرە یابان و ئەوە نییە ڤۆڵتی کەم کرابیتەوە خەرک نازانی نەبە خەرک نازانی ئەم پێ ئەوە بکڕی بۆ بەرزکردنەوەی ڤۆڵتەکەی خەرک نازانی چ لە غەتاس و ئامێرەکانی ناوماری بکە ڕۆژانە خەرک تووشی خەسارەت دەبی لە هەمان کاتدا یعنی خزمەت گوزاریەکان ئەوانەی کە پێشتریش لۆمان کرابوو ئێستا بە حکمی ئەو تانکەر و پشتگوێ خستنی ئەو دۆرە یعنی ئیمال کرا ئەویشمان لەدەستوو وەکو ئەوی وایە درم نایەوە برێن بەڵام بەڕاستی ئەمە ئەو دۆرە ئیمال کرایە لە هەموو ڕووەکانەوە زۆر باش مامۆستا دەرباس هەموو چین توێنەکان لێرن مامۆستای ئاینی گەنج پیر دەستمەلای هەموو ئەوانە لێرن هۆکار چی هەمووتان بەیەکەوە گونجاون و یەک داواکاریشتان هەیە وڵا بەتەکید دیارە ئەو خۆ پیشاندانە کە لە خۆی لە گەنج و پیر و
و چین و توێژە جیاجیەکان دەبینێتەوە ئەوە هەڵگری خاصیەتێکی مەدەنیانەی جوانەوە هەڵگری شێوازێکە لە مرۆڤ دۆستی کە بەڕاستی ئەمەیان دەتوانم شایدی ئەوەیان بۆ بدەم کە خڕبوونەوەی ئەم چین و توێژە جیاجیانە ئەلێرە جوانیەکی زۆری بە خۆپیشاندانەکە بەخشیوە و شایدی ئەوەش بۆ خۆپیشاندەرانە دەدەم کە بە شێوازێکی زۆر مەدەنیانە بە شێوازێکی تەندروست بە شێوازێکی ئارام کە بەڕاستی بە تەمەنەکان هاوکاری گەنجەکانن بە شێوازێکی جوان ڕیان هێناون کە بە شێوازێکی مرۆڤ دۆستانە هاوکاری ئەو براشۆفێرەکانیش بکەن بەڕاستی ینی زۆر جار هەیە لێرە نمونەی زۆر جوان و زیندومان بینیوە کە بار هەڵگر هەبووە ینی مریشکی پێبووە یان تەماتەی پێبووە بۆ ئەوەی ئەم شۆفێرە بەڕێزە چکە بەڕاستی بار هەڵگرەکانی شەموو براو کەسی ئێمە پێمان ناخۆشەکە ئەم ڕێگایەمان گرتووە بەڵام لە ناچاری ینی بەڕاستی زیانەکانی ئەو بار هەڵگرانە لەسەر ئەو ڕێگای سماقوری زۆر زۆرن بەڕاستی لە ژماردن نایەن بۆیە کە ڕێگایان داون کە تەماتەیە مریشکە بەو ڕێگایەدا تێپەڕبی بۆی برا شۆفێرەکانیش زەرمەند دەبن بەڵێ بەڵێ زۆر جار ڕێگەمان پێداون ینی ئەوان بە پێی پێویستی یان ئێمە بەڕاستی ئێمە نهاتوین لێرە ڕێگا بگرین ئەمە هاتوین بۆ ئەوەی چارەسەرێکمان بۆ بدۆزرێتەوە چارەسەرەکەش خۆی لەوەدا دەبینێتەوە کە ئەم دۆڵە شوێنێکی گەشت و گوزاریە و شوێنەکە بەڕاستی هەم لە ڕووی ناوچەیەکی چیاییە بەهاران خەڵکێکی زۆر ڕووی تێدەکات ئەم بار هەڵگرانە بوونەتە هۆی لەمپەرێکی گەورە لە بەردەم سیارە بچووکەکانیش کە بەڕاستی ئێستا تاکوتەرایان دێنەوە ئەم ڕێگای سماقوریە بەڵکو ڕێگای تریان گرتوۆتە بەر و لەلایەکی ترەوە ناوچەیەکی گەشت و گوزاریە بەڕاستی لە هەموو دنیادا ناوچەی گەشت و گوزاری دووسایدی هەیەانی شەقامەکانی پان و فراوانن بۆ ئەوەی زعامی لێ دروست نەبی چونکە بەڕاستی ڕۆژی هەینیان ئێرە خەڵکێکی زۆر لە هەولێر لە دەڤەرەکانی تر ڕووی تێدەکەن کە ئەوەش بار هەڵگرەکان بەڕاستی کێشەیەکی گەورەیان بۆ ئەم خەڵکە دروست کردووە و سەرڕای ئەوەش دوو لێکەوتە و دوو زیانی زۆر گەورەی هەیە یەکێک لەوانە ئەوەیە شەقامەکانی هەمووی تێکداوە ئەم ڕێگای کە لێرە دروست کراوە ینی ئەوە تەجروبەی بەتەمەنەکانمانە کە دەڵێ ئەم ڕێگایە ناتوانێت ئەم زەختی ئەم بار هەڵگرانە هەڵبگرێت لەبەر ئەوەی ئەو ڕێگایە شوێنەکەی زەنەکاوە ینی ئاو کانیاوی تێدا بەڵێ دەڕوات ئەگەر جەنابەت کاک زاناجیانەگە پێیدا هاتووی دەبینی هەر لە دێوان 4 مەتردا 10 مەتردا 5 مەتردا چاڵ دروست بووە ئەوە هۆکارەکەی ئەوەیە زەنەکاوە بەڕاستی بۆیە داواکاری ئەو خەڵکە داوایەکی ڕەوایە لە چوارچێوەیەکی مەدەنیانەی مرۆڤ دۆستانە داوای مافەڕەوەکانی خۆیان مامۆستا قسەی زیاترەکەن کا قارەمان قسەی تۆ چیە لەسەرەوە نوێنەری چ گوندێکی ئێمێن نوێنەری هەموو خەڵکەینە بەعام ئیدۆری سماقوری بەڵام ئێمە ئیسماقوری گەرین کاکەسانە ئەمە دڵخۆش بن بەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان جادەی بۆ کردین کارەبای بۆ هیناین بەڵام سەرڕای ئەوەی کە ئەو شتانەی لۆکردین وەزاکەی لێ تێکداینەوە بەو باڵ هەرگرانە ئێرە شوێنێکی گەشتیاریە بووە لە هەموو شوێنی گەشتیاری یەک سایدبی باڵ هەرگیری هەموو کوردستانش بێتەوە ئەو سایدا تورکیای لەسەرە ئێرانی لەسەرە لە بەسرا و بەغدا دێتەوە عین دێتەوە ئەو شوێنەی تا جادەکی تاکسایید شوێنی ئەوەی هەیە من ڕوو لە بەڕێ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و جێگرەکەی دەکەم مەمنونیانین حەلەکمان لۆ بکەن ئەو خەڵکە لێرە بەهە لێ تێکچووە ژیانی نییە وەزع نییە خەڵک ئەگەر لەبێ بێزاری نەبی کاکەزانە بۆ وایە ئەو خەڵکە نایەتن ژیان نییە لەو دۆرەی ئەگەر ئەوها بڕواتن ناچارین دەبێ چۆلیکەین بە حەقەت مایکە قسە دەکەی قسە بکە ئێستا بدەی دێنێکە حەتەن کووەرە پێش کامێرە ئەو دەچین لای فەرموو خۆت ناسێنە سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم من ئێستا دەچین لای بڵێ ناوم ساوە ناکرم خەدرە خەرچی دۆڕی سماخوری ئێمە وەکو هاوڵاتیانی دۆڕی سماخوری گرتێک
هەر لە هی زۆپەوە هەتا دەربەندی وەکو برایەتێک هاتوین مامۆستا چۆنتان یەکتر ئاگادار کردەوە هەر ینی معاناتەکە هەمووی کۆ کردەوە بەڵێ هەرێکە لە ئاستی گوندەکەی خۆ کێشەی ڕێگاوبانەکە دەبینێ بەڵێ هەر کەس ڕاست کێشەی ڕێگاوبانەکە دەبینێ ڕێگاکەمان ڕێگاچی ڕێگای مەرگ ناسراوە ڕاستی پێ بێ داواکارین لە حکوومەتی هەرێم حەلەکمان بۆ دەزێتەوە جا چارێکمان لێ بکاتن بەڕاستی تو کێشەمانە ئێمە هەم کێشە ڕێگاوبانە هەم کێشەی کارەبایەکەش ئەویش کێشێ ئەویش کێشێ مایکەمە بدەنەکە حەتەم کا حەتەم بەڕێستان چۆن کۆبوونەوە و ئەتانەوێت تاکەی بەردەوام بن مایکت نزیکە کا حەتەم ببرە پێشەچی بە خێراتنتان دەکەم سپاس بەخێر بێن بدەم داواکاریەکەمان وهاتن ئێمە کە کۆبووینەوە لەسەر ئەم ڕێگاوبانە و لەسەر مەسەرەن ئەو تەنگەر بار هەرگرانە مەسەرەن زادەوبانمان نەما هیچمان ناو ئەو زادەوبانە هەموو تێکچوو ئەو خەڵکە کار و کاسبی نەما مەسەرەن هەر لە هیزۆپیەوە هەتا دەچیە دەربەندی هەم ئەو زادەوبانەمان لۆکرای ئەو زادەوبانە تەحملی ئەو بار هەرگرەی ناکە ئەو بار هەرگرە قورسە ئەوە هەموو زەنەکە ئەمە خۆمان بە تەمەنین خەڵکە بە تەمەنەکان تەحملی ناکە ژێرەوەی ئاوە وەکو ئەمن وەکو نوێنەری خۆپیشاندەران بە هیچ شێوە قوبورمان نییە ئەو تەنکەرانەمان لەسەر دۆرەکە لابن دەبیلایان بن ڕێگە چارە چیە پێشتر چۆن بووە پێشتر مشکلە نەبوو ڕێگەی پردێ کەرکووکە بووە هیچ مشکلەمان نەبووە دوایی ئەو دۆرەی ما تەحمل ناکە کاکزانە ئەگەر زادەکەش چاک بکرێت زادەکەش بابینی چاچکە سێقاتی تێکاگە تەحملی کرد هەموو اختیارەکان دەزان مەسەنە زەنەکە لەو ڕۆ دە ڕۆژ نابی ئێرەیان چاکرد بڕۆ ئاوی لێ پیا بووە تەعاملی ئەو بار هەرگرانە ناکە بە هیچ شێوە قوبورمان نییە داوامان لە سەرۆکی حکومەت و جێگرەکەی هەیە ئەو بار هەرگرانەمان لە یەقە کاتەوە دەنا ئێمە ئێرە چۆل ناکەین ئەمن وەکو نوێنەری هەموو خۆپیشاندەران هەموو دۆری سماقوری کەس بەدەنگتانەوە هاتۆ کە حەتەم کەس بەدەنگمانم وەنە هاتیە یەک بەشەر ناتی بەدەنگمانەوە مەسەرن بێتن لۆ مەسەرن لۆ سەراحەت بێتن مەسەرن ڕێگە چارەکمان لۆدانی پەرلەمانتار قایم قام پەرلەمانتار هاتیە دنیا دوو قسەمانە هەر بە نسبەتەوە هاتیە دەنا ئەوە نهاتێ مەسەرن بە دوو دەنگمانەوە بێ مەسەر چێشەکەمان باش ئێوە سەر بە قەزای کوێن وانە بەرێ بەڵکو بزانین مام حاجی قسەکمان بۆ دەکەی باش بزانم تا ئەو کاتە قایم قام نادۆزم و بەڕێزیان وەربگرن کاک ئەو بەڕێز دەبزانین ئەوش قسەیەکمان بۆ بکە فەرموو خێراتتان دەکەم سپاس مایکت بەرزکە بەێ بەخێر بێن سەر چاوان چاوت خۆش من وەکو ئەنجومەنی گوندی سماقوری بەڵێ پێخۆشحالم هاتم بەدا سپاسانەکەی لە خزمەتتان داینێمە یعنی بەڕاستی ژیانمان نمایە ئێستا توکانەکان هەموو داخراینە خەڵک ئەو گەنجانەمان هەموو بێ ئیشە یەک گەنجیشی نییە کابرا سوپەرمارکێتەی دانابوو هاتبووە لە شاری هاتبووە گوندی دری خۆش بوو بەوەش دەڕۆژ ئەوە جەنابی قایم قامە کاک تاڕەکەم کاتت باش بەڕێزی بن لە ناو خزمان و خۆپیشاندەرانی دۆڵی سماقولیم ئێستا قسەمان کرد بەڕاستی کەس نەهاتۆ بەهانانەوە بەڕێستان لەسەر ئەو کێشێ چیان پێ ئەڵێ کە سنووری ئیدارەی جەنابتە و ئەوان گوێیان لێ وە قسەکانیشت ڕاستەخۆ لە ناو بەرنمەکەیە کاک تارق پەیامی تۆ چیە ببوورە دێمە لای خزمەت جەناب کاک تارق بەڵێ فەرمۆ ئەوە بەڕێزان گوێیان لێتە ناو خۆپیشاندەران کاکزانە ئێمە زۆر بەوردی ئاگاداری ئەو کێشەینە کە چەند ڕۆژە ڕووی داوە بەردەوام ئێمە لە هەوڵ و پەیوەندی و کۆنتاکتین بۆی بتوانین چۆن کێشەکە چارەسەر بکەین لە ڕۆژێکەکەمەوە کە لە دۆڵی سماقوری ئەو کێشەیە دروست بوو ئێمە لە پەیوەندی کۆنتاکتین لەگەڵ جەنابی پارێزگار لەگەڵ جەنابی وەزیری ئاوادانکردنەوە لەگەڵ ئەنجومەنی وەزیران جەنابی وەزیری ناوخۆ بەردەوام خەریکی ئەو بارودۆخۆ وەزع بووینە خۆی بابەتەکە لە چیەوە دەستی پێکردووە کاکزانە ئەو ڕێگاوبانانەی کە لە سوودری قەزای کوێ هەبوو بارودۆخەکە لە دوای 16 ئۆکتۆبەرە ڕوویدا هەرچی ئەو بارهەڵگرانینەوە پارێزگای هەولێر پارێزگای هەڵەبجە ئیدارەی گەرمیان کاتی خۆی هەموو بارهەڵگرەکان لە گەی پردێەوە دەچون بۆ هەولێر و دەهۆک و ئەوانە دوای ئەو بارودۆخەی کە لەوێ ڕوویدا هەرچی لۆ دەکە هەیە هەمووی کەوت ڕێگەکانی قەزای کوێ لە ڕێگەی سکتان هیران ڕێگەی دۆڵی سماقوڵ ڕێگای کوێ ئەو ڕێگانە زانی کە هەمووی تاکسایدە بەڕاستی ئەو فترێ هەموو ڕێگاکانی وێران کرد یعنی ئێمە ئەو ماوەیە هەر خەریک و ڕاکەڕاکی ئەو بووینە کە ڕێگاکان چاپ بکەین ئێستا ڕێگەی سکتان گەر سەیری بکەیت تقریباً
توانیمان نزیکەی 160 تەواو بکەین 140 ماوکە جێبەجێ بکرێت لە دۆڵی سماقولی کێشەیەکە بوو کە ئەو بەر و ئەو بەری پردەکە قیر بکرێت بۆی لەگە پردەکە ڕەبەت بکرێت کارەکە دراوەتە کۆمپانیای هیمداد ماوەیەکی زۆرە 3-4 مانگە بەردەوام کۆمپانیا کە سەردانی قایمقامێت دەکات داوا دەکات تکا دەکات کە ئەو بار هەڵگرانە لەسەری لا بدرێ بۆی بتوانانی پرۆژەکە تەواو بکات و تەکمیلەی بکات ئێستا دەرفەتەوە تاوە نیعمەتەوە ڕێگاکەیان گرتووە با دەست پێ بکات بەڵێ ئێستاەوە ڕێگاکە بار هەڵگرەکانیان لەسەر لا بردووە بالانی کەم زادەکەیان بۆ بکات حاکم تارق من ئێستا لە هیزۆپەوە هاتین لەگەڵ هاوڕێکانم بڵێ هەموو 5 مەترێک چاڵێکی تێدا ئەکید بەڕێزت بۆ ڕێگایە هاتووی بەڵێ کاکزانە منەگە بە جەناب بکەمەوە وەلە کۆیش ڕێگەی دووسایدی 40 مەتری هەیە کە ڕێگایەکی دووساید بۆ کاتی خۆی با هەڵگرەکان داهاتنەوە خوارەوەی کۆی ئێستا حالیان ئەو ڕێگایش نۆژەن دەکرێتەوە کۆمپانیا لە سەرەتی بەڕاستی لەوێش پار ئاگادار بوون کە ئەو بار هەڵگرانە هەمووی داهاتنە ناو کۆڵانەکانی کۆی ئەوەش کە بە نەتیجەی ئەوە گەیشت کە ئێمە هەمووکو ئیدارەوە و خەڵکەکەشکە نەیتوانێت ئەو بارودۆخە قبول بکات ئەو فترێ بارودۆخەکە ئێستا حالیان بەو شێوەیە من 3 ڕۆژ پێش ئێستا لەگەڵ ئەوەی کە ڕێگای سماقولی جیران لەگەڵ جەنابی پارێزگار کەوتمە ئیتیسالکردن جەنابی وەزیری ئاوادانکردنەوە داوای لە من کرد حەلی بەدیلچیە من ئەوەم بۆ تەڕحکردن کە بەڕاستی ئێستا کێشەکانی لە بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوان لەسەر دۆستەی نەوت لە زۆر دۆستەی تر چارەسەر بووە ئێ باشە کێشەی پردێت چیە چارەسەر نابێت ڕەنگە بەی ئازێک بدرێتە بازگەکان لە بینی هەردوو پارێزگای هەولێر و پارێزگای دەوەک کێشەکە چارەسەر بێت و بۆ ئەی باهەڵگرەکان بچنەوە سەر ڕێگەی پردێ ئەمە ئەگەر ئەوە جێبەجێ ببێت دەتوانین باڕەگەرەکان لەسەر دۆڵی سماقولی تەواو بکەین کۆمپانیاکە خۆی بکە و ئەو کۆمپانیایی کە لە کۆی ئەویش بتوانانی کارەکە خۆی جێبەجێ بکە و ئەو بڕجادەی کەماوە لە دۆڵی لە سکتان بۆ هیران ئەویش تەکمیلە بکرێت و ئەو دۆدە زۆرە کە لەسەر ئەو سێ ڕێگایە کە لە سنووری قەزای کۆیە دروستبووە بەڵکو کەم بێتەوە کارێکی تریشانەیە ڤۆڵتەی کارەباکەیان زۆر نزمە بێت و ببوورە شتێکی تر من تەکمیلە بکەم ئەو بارودۆخەی کە هەیە ئێمە هەم خەڵک هەم وەکو ئیدارە وەکو قایمقامێت وەکو ئیدارە ناوسەکە هەمومان لەو بارودۆخی ئەکدا زۆر بێزار بووینە بەڵێ یعنی پاڵپشتیانی بەڕێزت بەڵێ ئەکید یعنی داواکاریەکە شتێک نییە کە بەڕاستی کاکزانە ئەوە بێت شتێکی سیاسی و ئەولای پش بێت بارودۆخەکە شتێکی ڕاستەخینی حەقیقیە هەر کەسێک کە بڕوا بە وەزعەکەناکە فەرمووە ڕێگەکان بابەت چاوی خۆی ببینێت شتێکی هوەریە ینی بەڕاستی جادەکە تاکساییدا ئەو هەموو لۆدە زۆرە و بار هەڵگرە ممکن توانێت جادەکە ئەو هەموو لۆدە زۆرە هەڵگرێت کاک تارق لەسەر کارەباکە بە دوواداچوون یان گلەکەیان گەیشتۆ بە بەڕێز دۆ قایمقام ئێمە دەمێت ئاگدارین بەڵێ دۆڵی سماقولی ڤۆڵتێکە زایفە ئێمە ساڵی ڕابردوو لەگەڵ جەنابی وەزیری کارەبا کۆبووینەوە ئەو کاتە بەڵێنی ئەویان پێداین کە حەتەیەکی مۆبایلی کارەبا لە دێگەڵەدا بدێت بۆی ئەو لۆدە زۆری کە کارەبا هەیە کارەبایەکە حالیان لە دۆڵی هیرانەوە دێت خەتەکە زۆر درێژ دەبێتەوە ئەو کاتە بەڵێنی ئەوان پێداین کە ئەو محەتە مۆبایلە لەوێدا بدرێت بۆی دۆڵی سماقولی بکەوێتەوە گەر ئەو محەتەی کە لە دێگەڵەدا دەدرێت هەتا وەکو ئێستاشە لەسەر خەتی بەڵام بەڕاستی تا ئێستا کە جێبەجێ نەبووە ئەوە ناخۆشە جا کاک تارق داوا لە بەڕێستەکەم بەیانی چاک لەگەڵ ئەو بەڕێزانە بخۆیتەوە ئەویان بە ڕوبەڕوو بۆ ڕوونکەیتەوە ئەوانیش هەست بەبێ کەسی نەکەن بەڕاستی هەمویان کە سوکاری ئێمن بێکەوەن هەر یەکەی خەڵکی گوندێکە و بەڕێزش مادەمە و خۆمخۆریەتی و ئاگاداری قەزەکەیانی پاڵپشتیانی داواکارین لە ژێر ڕەشماڵەکەیان چاچالێک بخاتوانی ماماجی بەڵێ جەناب داواکاریەک پرسیارێک تێ لە جەنابی قایمقام نۆڵۆزە داواکاری چی لەمە کە چمان بۆ نەکاتن داواکاری باشە کاک حاکم تارق بەڵێ جان بەڵێ وەرێرە کاک تارق لەگەڵ مامێنەرەوە بەڕێزێک وەرێرە وەرەتە نیشتم سماقولی دۆڵی سماقولی سەر بە کۆیە باشێن و دەفوس و هەموو شتێک سەر بە کۆیە کۆیە هەموو گوندەکانی دەشتی کۆیە هەموو گوندەکانی دەشتی کۆیە قیرتاو کرا گوند هەیە سێفرع چافرعی بۆ چووە ئەو دۆرە هەتا ئێستا یەک گوندی قیر نەکراوە بێ لە جادە ڕئیسەکەی یعنی فەرعی گوندەکان هیچی لە 5 کیلۆمەتری تێپەڕنادە 3 کیلۆمەتر 2 کیلۆمەتر وەکو داواکاری خۆمان حەقی خۆمان هەیە گوندی دەشتی کۆیە 10 ماڵی تێدایە گوندی سماقولی گرتێک 200 ماڵی تێدایە گوندی سماقولی سەر و چاوە 40 ماڵی تێدایە 3 کیلۆمەترە سماقولی گرچێک هەمووی کیلۆمەترێک نابێ ئەو خەڵکە هیچ شتێک نەکراوە هەمووی بەناو قوڕدا دەڕوە
وڵا ئەو جەنابی قایم خام ئەو بۆیە لە جەنابی قایم خام پرسە باشە کاک تارق گوێ لەو بەڕێزە بوو گلەی هەبوو کە تەواوی گوندەکانی دەشتی کۆیەتان قیر کردو لێرە لە ئەسماقوڵی گورت بۆ چۆ دەچی تەواوی گوندەکانی دەشتی کۆیەتان قیر کردو بەڵام ئەوەی تر قیر نەکراوە باسی کرد ئەو بەڕێزە کاکزانە ئێمە لە بینی گوندەکانی سنووری قەزای کوێ بۆی لە توانە و دەسەڵاتی ئێمەدا بێ ئێمە درێژیمان نەکردو ئێمە بۆ نمونە هەر لە دۆڵی سماقولی ئەو ساڵ ڕێگای گوندی سووسێ کەوتتە ناو پرۆژە و دەرخستەکەمان ڕێخستووە کە ئیشاڵە لەو فترە لەو نزیکانە دەکرێت ڕێگەی کرۆژەیەکە ئێستاکە پرۆژەکە دەرچوو ئیشی لەسەر بکەین بەڵام لەبەر ئەو زروفۆ ئەو هەموو باڕگو بینەوەبەردا نەماتوانی هێشتا بکەین دوم جار ڕێگاکانی ئەو بەڕێزە باسی کرد زۆریشان کەوتتە سەر ڕێگا سەرچێکە ئێستا بوون منە ئەوەی سماقولی کە دەبینی ڕێگاکان خۆی ئەسڵەن ڕێگا سەرچەکە هەر بەناو گوندەکەدا دەڕوا بەڕاستی ئەوەی دەبێنێتەوە کە تو بڵێ ڕێگای کۆڵانەکانی دەڵێ گوندەکە لە پشتی زادەکەیە بەڵام ئێمە لە دۆڵی سماقولی ڕێگە ڕئیسەکەمان لێ بوو تەگرفت و کێشەیەکی زۆر گەورەیە کە دەبێت قوڵمان بۆ داوە ئێمە ئەو ڕێگایی کە لە دۆڵی سماق پردەکە و تەکمیلەکردنی ئەوبەر و ئەوبەر ملیارە و 447 میلیۆنە ملیارە و 447 میلیۆنە کە ئێستا کۆمپانیا هیمداد لێوێ کار دەکات بەڵام 34 مانگە بەردەوام کۆمپانیاکە دێتە لە ئێمە ئەویش گرفتێکی زۆری هەیە کە ناتوانێت بەهۆی ئەو هەموو بار هەڵگرت زۆرە کارەکە ئەوش تەواو بوو زۆر باشە سپاس دەکەین کاک تارق بە هیوان کە هەم سەردانیان بکەیت و هەم بە دوواداچوونەکان بێکەوە ئەنجومەنێک پێک بێنن لەگەڵ لاەنە پەیوەندیدارەکان بتوانرێت ئەمە چارەسەر بکرێت چکە بەڕاستی هەموو تەمەنەکان لێرن هەموو چین و توێژەکان لێرن سەکۆیەکیان دروست کردو سەکۆی برایەتی زۆر مەدەنیانە خۆپشاندانەکەن حەقی ئەوەیە کە بەڕاستی زوو بە دەنجیانەوە بێن و ئەو کێشەی ڕێگەی کۆیا یاخود ئێکەرکووک پردەش هەل بکرێت من سوپاسی جەناب دەکەم ئەگەر کورتە پەیامێکت هەبێ ژینام لەگەڵ ئەو بەڕێزانە بەردەوامم دەست خۆش کاکزانە ئەمێن بەردەوام لە ناو بارودۆخەکەدان بڕوا بکە کاکزانە جەنابەت پار هەر بەرنمەیەکتە بوو شەو چوین وەکەوەی ئێستا لەناو بەرنمەکەدا بوون و کە چۆن هەوڵ و کۆششمان کرد کە بۆی ئەو کۆمپانیا کاری خۆی بکاتەوە هەمویان کەس و کاری خۆمانن یانێ من کێشە لەوەدانێ کە من دێمیان نێموانە هەموو کاتێک من ئامادەم بێت بەڵام من دەمێت کێشەکە چارەسەر بکەیت ئەوەی من دەیبینم ئێستا کە ئەو فترێ بەردەوام لە کۆنتاکت و پەیوەندیدا بوومە لەگەڵ جەنابی پارێزگار جەنابی وەزیری ئاودانکردنەوە جەنابی وەزیری ناخۆ ئێستا حەل لە ڕاستەقینەکەی ئەوەیە کە بەڕاستی ئەو بار هەڵگرانە بستنە ڕێگای پردێ بۆی ئەو لۆ دەزۆرە لە سماقولی بمێنێ ولا لە ڕێگەی سکتان ئیران ولا دەکوێ بمێنێت بۆی بتوانین ئەو پرۆژانەی کە ماوە تەکمیلی بکەیت دەست خۆش بەڕێز تارق جەلال قایم قامی کۆی سپاس بۆ بەڕێستان کاک تارق سپاس فەرموو وەکو ئەنجومە قسەکان بەردەوام کە تامیش مایکەکەمە بەستمەوە فەرموو مایکە دزیکە بەرێ کاگزانە وڵا ئەو پرۆژه ئەو برادرە باسی کرد بەڕاستی شتێکی جوان بوو ئەمن لە خۆم چیمە دەشتی کوێ گوند هەیە بەخوا 4 مارەقی ڕێلۆکرایە دوو قاتە ئەمە ئێساوە تاریخ زۆر لێشی نێزیکەم ئەو برادراتیشی بەس وەرە گوندەکانی مە هیچی لۆ ناگوندی ئێستا گوندەکمانەیە سماخوریە گەری مزگەوتەکی جوانی لێکرایە جادەکەی لەوانە کیلۆمەترێک خیر نەکرایە بۆ فەرق پێ دەکەن لەگە دەشتی کوێ لۆ فەرقمان پێ دەکەن بەس بابزانی بۆ فەرق یعنی ئەو دۆرە حەق خۆی شۆڕش لەو دۆرەی دروست بووە کاکزانە شۆڕش لەو دۆرەی دروست بووە فەرقمان پێ دەکەن زادەکی میرسەیدیمان هەیە ئەو دۆرەی هەموو لەسەرە با بۆمان قیرکەن حاج قسەکمان بۆ دەکەی کاکزانەش ئەوە چی دیش پارەی لۆ دەرچوو دوو جار بە بزانم کاک تاریخی ژاگەدارە لەو فترەی ئەو قایم قامە پارەی بۆ دەرچوو بردیانە ڕێی دەشتی کوێ ینی بەڕاستی زانیاریمان هەیە لەسەریان باش قسەکمان بۆ دەکەی بەڕاستی تێما خۆشاگەر یارمەتیمان بدەن بە هەموو وەک ئیشەکەی جێبەجێکەن ئەو حالەوە دەحاسێتەوە لێقێ و بەسحی دەبچەوە حسابێکمان دۆ ناکەن کاک محەممەد سماقولی سێناس بڵێ پێشەشی بە خێراتی کەناڵەکەتان دەکەین و زۆر سپاسان دەکەین کە بە دوای دەنجی ئەو خەڵکەوە هاتن ئێمەش داواکاریمان ئەوەیە کە چاکردنی ڕێگاکەمان و لابردنی ئەو بار هەڵگرانە لەبەر ئەوەی منتیقەکەمە سنوورەکەی سنوورێکی گەشتیاریە و سنوورێکە بەڕاستی ئەگە باسی بکەین بەو بەرنمەیە تەواو نابی لە زووە و لە کۆنەوە کە چەند زەرەرمەند بووە لە شۆڕشی کۆن و نوێ و
لە شۆڕشی نوێی گەلەکەشمان بە تایبەتی زۆر زەرمەند بۆ هەم لە مادی هەم لە ژیانی بەڵام ئێستا ئەمە داواکاریمان ئەوەیە کە ئەو بار هەگلارەمان لەسەر لابن ئەرکەشی قورسە ژیان زۆر بە زەحمەت بووە و ئەمە کە ئەو خۆپیشاندانە دەکەین بە دژایەتی هیچ کەس و لایەنێک نییە تەنها بە مافێشی ڕەوای خۆمانی دەزانین بە تایبەتی لەو دۆڵە لەسەر تاسەری لە هیزۆبرا تا زیارەت ئەوە مافی خۆمانە کە هەمومان داواکاریەکەمان یەکە و هەر کاریگەری تێکسوونی ڕێگاوبانەکەشە هەمومانی بەیەکەوە کۆکردیتەوە لێرانە زامە سوپاسی ئێوە دەکەین کە هاتیەوە سوپاسشان دەکەین کە جەنابی قایم خامیش قسەی کرد بەڵام داواکاریشین قایم خامیش بێتە ناو خۆپیشاندەران و بێ قسەش لەگەر خۆپیشاندەران بکاتن ئێمە بەڕاستی حەق خۆمانە و تا ئێستاش خۆپیشاندەرنەشی ئاشتیانەی تەندروستە بەرامبەر با شۆفێران و بەرامبەر بە هەموو خەڵکەشی لێرە زۆر ڕێز لە خەرشی گیراوە هیچ شتێکی ناشایستە نەکراوە بەرامبەر بە هیچ کەسەشی و داواکاریشن لە بەرپرسان ئەوان شتی شایستە بەرامبەر ئێمە بکەن و داواکاری ئێمە گوێ لێ ڕابگرن و جوابیشمان بدەنەوە گەنجەکان چی قسە دەکەن ئەگەرنام باشە کاکەزانا بەخێر بێن بەخێر بێن سەر چاوە کاکزانە ئەمە لە ڕێو بەرنامەی تۆ چەند جار قەولیان پێداین نامانی ئەو کەش قەولی عەفتەک و مانگەک و دوو مانگمان پێ بدەن هەتا شتەکانمان لۆ جێبەجێ نەکەن ئێرە سۆل ناکەین لەو بەرنامەی تۆ داوایان لێ دەکەین نەکار کەسەکس بێنە قایم قامێ بە دوو قسەی خۆش و بەڕێماکە و ئێرە چۆرکەین چۆرکردن نییە هەتا جێبەجێ نەبی هەموو ئیشمان وازدەهینایە دام وازدەهینایە ئەلێرەینە شەو ڕۆژ ئەمە بە مەدەنیان دەکەین ئەمە لۆ شەڕ لێرە نین ئەمە لە دژی حکومە لێرە نین لە دژی تانکەرەکان لێرە نین ئەمە لۆسی نا ئەمە هێزەکی مەدەنینە ئێرە سەکۆیەکی مەدەنیانەیە دەنجی خۆمان دەگەینیم بە ئازادی لۆ کێشەی کەس لێرەین ئەمە کێشە لۆ خەڵکی بنینەوە لە بەرنامەی تێوە داوایان لێ دەکەین شتەکانمان لۆ جێبەجێکەن نەک قەولمان پێ بدەن و پاژمانگەشی دیسانەکە بۆ شکۆلی بێتەوە ئەمە دەستخۆشی لێ دەکەین بە خێری سەر چاوان لە خزمەت ئێوەداین ئەو گەنجە دێمە کاحەکە بەخێر بن بۆ ڕۆماڵکردنی ئەم بەرنمەیە ئەم ئێمە گەر باز بین وەک کێشەی هەموو تاکێکی ئەم کوردستانەیە کە ئەمە ڕێگای هاتوو دەکات تەنها کێشە مەسەد ئەو خەڵکە نییە گون نیشانە نییە بەڵکو کێشەی ئەو کەسێ مەسە لە سلێمانی دێتە هەولێر باماشەوە لە هەولێر ئەچێتە سلێمانی بەڕاستی گەر باسی زیان بکەین زیان لە هەموو تاکێکی ئەو کوردستان دەکەیت کە بێرە داهات شۆ دەکات بە دەرەجەیەک حکومت زەرمەندە بۆ حکومە زەرمەندە چونکە ئەم ڕێگایە قوتی ئەوەی نییە ئەم هەموو توانای ئەوەی نییە هەموار هەڵگرێت وەک ئامادەوانش ئاماژەیان پێکرد چونکە گەر چاچی بکەن معنی ڕێگا ئەو ڕێگایە دوو مانگ پێش ئێستا چیان کرد مەترێکیان هەڵقاند ئێستا بڕۆ بووی تۆ چات مەترێکی قۆڵ کرد بەخۆم هاگام لێ بوو وێ ڕای ئەوە مانە لێرەدا زیان بە حکومەت دەگات چونکە ساڵانە پارەی بۆ تەرخان دەکرێت بۆ نۆژەنکردنەوە ئەو پارەی لە شوێ دێت لە وەزارەتی دارایی دێتە دەرەوە کەواتە حکومەت دائیمە زەرمەندی گشتیە هەوێ ڕای ئەوە هاوڵاتی زەرمەندەژی زۆر ئەوەی بێرە داهات شۆ دەکات چونکە سیارەکانیان دەبی ئەوەی بێرە دایم هاتوو دەکات دەبی ناوە بچێتە سناعە بۆی سیارەکەی تون کاتەوە و بەگشتی کە باسی بەنداوەکەی بکەین شوێنێکی تەواو سیاحیە زیاتر معنی پەرە بە شوێنە بدات زیاتر دەئەتەپێت معنی ئێمە مەسەد کۆمەڵێک لەوێنە کەسابەتمان لەوێندەرە معنی وای لێ هاتووە لەوێندەر نەمینێن بەڕاستی سپاسانەکەم زۆر لە پشتۆی ڕێبواریان هەر خەڵک شێرەی بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله ما مسطو زغور خلشي عفو رحمة الله ببوركاك بله بالنسبة لخوم خلشي قندي اسماعيلي سروتاوم دانشتي هيزوب من 6 ساڵە مالم لە گوندی هیزۆپە ئەوە ڕێی منە بەڕاستی جێگای داخە جارن یەکە نەچمە هەولێرێ جەنازەی خەڵکی نەدینین خەڵکی بریندار نەبینین خەڵکێک نەدین قەلبیان بەخینە پاشماوەی سیارە بەدائیمەن لەسەر ئەو ڕێی هەیە هەفتەی ڕابردوو بە ڕۆژی جەژن لە لای سێ سیارە لە تاسەی دابوو خوا ڕەحمی کردبوو کە تایش کابوو لاتەکەری لە سەعاردی خشابووەگەنا وەری دەگەڕان لۆفەکمان هەیە لە هیزۆپی گچکا هەفتەی وا هەبووە لە یەک هەفتەی 10 نەفەری لێ مردیە 10 نەفەر لە یەک هەفتەی قوربان چەند جاران خەڵکیان هیناکەوتیان کاکە ئەو لۆفەیەمان لە بۆ بڕۆن حکومەت بەرپرسیارەتی ئەو لۆفە خەتەرە ئێستاش بڕۆ تەماشای کە لانی کەم ئەسەری دەدعمی لێ بەس ئێستا ئەوە تەبعاً هەموو جارێ نوێ دەبتەوە دعمەکان
حکومت بە پرسیارەتی ئەو لۆفەیە هەر نەگری کە چەند ساڵە ڕێی سەر گوندەکان ئەم خەڵکی گوندی ئیسماعیلی سەرچاومە باشە ئێستاش کۆڵانی گوندەکەمان طبعا خەڵکی ئەو منتخەر هەموو دەسان یەکەم ناپاڵم کەلەیدا کاتی خۆی لە خانیەکەی باپیری منیدا باپیرم هەتا مرد تێک چوو لەبەر ڕمبەی ئەو ناپالمەی کە بە خانی کەتبوو باشە کاکە چەند ملیۆن ساڵە زەوی دروست بووە ئەتوەرە حکوومەت مەشیلێمە ئەو ڕۆدونێ نییە چەند ملیۆن ساڵە خوای گەورە ئەو کوردەی خەڵق کردیا ئەو دنیای جیهانی خەڵق کردیا ناو گوندەکەی مەقوڕ بۆ ئێستا ژەر قوڕە کورە هەچا نەکرا کورە لە میدی دەرەی لە ساسانی لەنا هەرچی دەرەی ئەتو پێشتر خزمەتێک نەکرێ قوربان سەر ئەو ڕێی بڕۆتە مەشاکە تۆ خوای سبینی لێژنەکی پێک بین با بەس لە هیزۆپی ڕاحەتا دەگاتە ئەو خۆ پێشاندانی کە لێرەکرا بەرەو خوارێ هەر لێگەرە بەس ئەو مدەتەی حسابکە ئەگەر 400 تاسەی لێنە بۆ دەقم کردەوە لە ماوەی 6 چرکەی کە بە سەریعی ڕۆیشتم لە دەوروبەری گەڕاوان ئاوی گەڕاوان محەممەد بڵێ مناقەشەکەتان بنێرە مام لە ماوەی 6 چرکەی زیاتر لە 70 تاسەم ژمار لە ماوەی 6 چرکە کە دەڕۆیشتن تازە کا دەهاتم 70 تاسەم ژمار ئەمن دڵی چم پێخۆش بی لێرانە خەڵکەکار هەموو هاتینە هەموو دەنگەکان خڕبووینەوە بەبێ ڕەنجی هەر هەمووی چونکەمە داوا لە حکومت دەکەین حکومەتی خۆمانە کاکە حکومت بابی میلەتە ئەمە وەکو ئەولادێک داوا دەکەین لە حکومت کە ئەو ڕێمان لە بۆ چاکە کە حەقەکی سەرەتایی خۆمانە کاکە وەکو مامۆستایانی ئاینی لەو دەفەرێ وڵا کاکە بێزار من هەندی خەرچی تەلقین دێن بەخوای هەوا دەکە یەکەک دەمری لەو ڕێی کامەژ لە خۆ بێزار من وەرە و خەرکە ترسی لە مردنێ نەما وچین شاری نینە ها بەکێک و نەستە لێ گەورە بن وەرە ئەلێرانە بڕواب کە هەندیان جەنازە هەرگرتەوە یارمەتی خەڵکیاندا هیچی ترسی مردن و خین و برین و ئەو شتانەمان لە قەلبیدا نەما ئینسانی دەبینی دەستی پەڕیا هەیە دەبینی لاقی پەڕیا لاسەرەکی لێبوویتەوە هەری دەگریەوە ترسیان لە مردن و لە خین و لەو شتانە نەما کاکە ئەمە دەمانوێت وەکو مرۆڤک تەنها ئەو مافەمان هەبیتن کە ڕۆیشتین بە سەلامەتی بڕۆینەوە هەرچی ئاەت و حەدیسی خۆپاراستنێ هەیە لە شەڕ و لە فیتنە و دەرد و بەڵایە دەبیبیخین هەمجارە لە هیزۆپی ڕاتا دەگەمە هەولێرێ بەو چێژنی عزیز و مبارەک بە تەلەفۆن خزمەکانی خۆم بەسەر کردەوە خزمی ناو گوندی ئیسماعیلی سەردان یەک کەسم نەکردیا وەڵا کاکە ناوێرم سیارەی خۆمی لێدەم ئێستاش سیارە کۆمەڵکم پارە قەر لەسەر مایادیسانە کە بیمەوە سناعی وەکو ساڵانی ڕابردوو جەنابەت کە بەیانی دەکەی بووی هەموو کەسێک وایە لە بۆ هەر هەمووان وەیە لە بۆ یەک تەنها لە بۆ من نییە بڕۆ ئەوانە معاناتیان زیاترە ئەگەر ئەمن هەفتەی جارێک پێویست بکاتم بچمەوە هەولێر کاکە ئەوانە کەسابەتیان لەسەر ئەو ڕێیە جاری وا هەیە ڕۆژێ لەوانەیە کەسی واه بە ڕۆژێ دوو جار بستە هەولێر و بێتەوە ئەو معاناتە لەویە باشە خینی ئەو کەسە لە ملی خینی ئەو کەسانەی کە دەمرن ئەلێرانە بریندار دەبن کەلوکۆم دەبن بڕوابکەن لە ملی ئەو کەسانەیە کەواز بووینە سەبەبی تێکدانی ئەو جادەیە ماوەی ساڵێک و نیوە چەندە ڕێی تڕێلە و بار هەڵگەکان هاتەوە ئەو ڕێی خۆ ئەو کاتی حکومت زۆر بە ئاسانی دەیتانی لە ماوەی ساڵێک و ئەوەندەی ڕێی کوێ بکاتە 4 سایت دیژنەک 2 سایت دەیتانی زۆر بە ئاسانی چای بکە بەڵام نەیکرد کە نەکرا سەبەبەکەی چی ئەوەی نازانین پێشمان خۆش نییە هیچی دیکە تەنها وعد بدەن و ئەو تەلەفۆنەی تو شتەی زۆر تەبیعی بوو کە کردت تەنها قسە بوو ئەوە زۆر جاری کە تەنها قسە جێلێ بووە تەنها قسەمان جێلێ بووە و لە زۆر شوێنی دیکەشکرا بەڵام ئیشاڵە ئەو جاریان ببیتە هەڵوێست و ببیتە کار دەستخۆشی لە جەنابشتانەکەی وەکو ئیعلام کەوتەر خەمیتان نەبووە بەڵام ئیشاڵە بەردەوام بن لەگەڵمان هەتاوەکو ئەو ئامانجە بەجێبێت چونکە ڕێی توش بە هەولێر دەکەوی وەڵایە حی بە شەرمەزاریە ڕێی ڕێی پایتەختی هەرێمی کوردستان ئەوە ڕێیەکەی بی بەڕاستی جێگای داخە و شەرمەزاریە بەداخەوە تا مایکەکە دەگاتەوەی مامۆستا داواکاریەکانتان خستۆتە سەروەرەقەیەک بۆی سبەینێ مەسەلەن بڵێن ئێمە لەو داواکاریانە ناینە خوارێ کاکەزانە داواکاریەکان ئێمە هەمیشە بەردەوام لەسەر وەرەقە بەوە لە سەروەرەقەشە بڵێ و داواکاریەکانیشمە دیارە مەحدودە پێش ئەوەی بینە سەر داواکاریەکان ئێمە باسی مزەحی دانیشتوانی دۆڵی ئیسماعیلی دەکەین دۆڵی ئیسماعیلی هەر لە زووەوە لە شۆڕشی ئەیلول لە شۆڕشی گوڵان لە شۆڕشی نوێ خەباتی هەبووە ماندبوونی هەبووە تەزحیەی داوە لە هەموو شۆڕشەکان شەهیدی داوە ئێمە خەڵکی خەڵکمان ئەنفال کراوە ئەنفال یعنی بەشمان هەیە لە ئەنفال ئەو ئەنفالەی کە ئێستا بەڕاستی سان بە بێزەوە سەیری قەزیەکە دەکاتن ئێمە جگە لەوە خەڵکمان ئەوەندە ئازاریتە شەهیدمان بووە لە شۆڕشی ئەیلول چەندین شەهیدمان بووە لە شۆڕشی گوڵان هەمان بووە لە شۆڕشی نوێ هەمان بووە مە خەڵکمان لەو شاخەی ئاوەگرت بەجێ ماوە حکوومەتی بەعس لە شاخیدا هەرگایتە خوارە پەلپەلی کردیە ئێمە خاوەنی ئەو شەهیدە بە ڕێزانەین ئێمە لە ئەنفالە ئەنفالمان هەیە هەر لە گوندی سێنان و سماقولی سەر و چاوە و سماقولی گرت و
کرۆژ و هەموو ئەو گونانە دەور بن ئەمفالمانەیە خەڵکمان ئەمفال کرا ئێمە ڕەچاوی زۆر لەوە زیاترمان لە حکوومەتی هەرێم دەکرد بەڵام بەداخەوە بەڕاستی جێگای ئەسەفە حکوومەتی هەرێم نەیتوانی وەک پێویست خزمەتی ئەو خەڵکە بکە ئێرە لانکەی شۆڕشە لانکەی شۆڕشە بۆ هەموو هێزی پێشمەرگە بۆ تەواوی پێشمەرگەی هەرێمی کوردستان لانکەی شۆڕش بووە لانکەی حەوانەوە بووە ئێمە لە ڕۆژێکدا لە هەشتاکان و لە شۆڕشەکاندا خەڵکی ئێمە خێزان و عایلە و ماڵ منداڵی خۆی لە ژوورەوە دەرهێناوە پێشمەرگە لە ماڵی خۆی نواندیە بەڵام ئەوە وەفای حکوومەتی هەرێمە بەرامبەر بە دۆڵی سماقولی ئەو بەڕێزانە باسییان کرد کاکە ژینگەی سماقولی جوگرافیای سماقولی تحملی ئەو بار هەڵگرانە ناکاتن بۆیە ئێمە داوامان هەیە داواکاریەکەمان دیارە یەکەم شت ئێمە دەمانەوێ ئەو جادا لە بۆمان چا بکرێن و ئەو بار هەڵگرانەش بە هیچ شێوەیەک بەیرەدانێنەوە و چاکردنی کارەباکەمان کارەباکەمان زەرورە بەڕاستی کاکەزانە یعنی ناکرێ بەڕاستی حکومت ئەوەندە ئیهمال بی داهاتی نییە حکومت داهاتی نییە ئەگەر نیتە قەیناکە با سواڵی بۆ بکەین معقولە حکوومەتێک کۆمپانیاکانی لە حکوومەت زیاتر قازانج بکاتن معقولە حکوومەت زەرەر بکاتن بەڵام کۆمپانیەکان بە چەندین ملیار دۆلار قازانج بکەن بەڵام هەمووستا دەست خۆش بێ کاک پۆڵا ئەمانە وەکو دواپەیان بێ من کاتەکەم بەرەو کۆتای بڵێ بەڕاستی ئەو خەرکە لەبار دۆ خەرچی خراپدایە بە تەنها خەرچی دۆڵی سماقولیش نییە هەموو ئەو سنوورانەی وەکو بەڕێز کاک تارێک باسی کرد کۆیە ئێرێ هیرانە هەتا ئاخیری بەڵام چارەسەری ئەو کێشەیە ئەمن پێم وانە نە بە قایمقام بکرێ نە بە جەنابی معافز بکرێ بەڕاستی ئەوە دەبی لەسەرەوە چارەسەری بکرێ ئەم نەشتێک وەکو نمونە دەینمەوە ڕێ هەموو ڕێ چار پارێزگایە ئێرە ئەو ڕێ بۆ چار پارێزگا نابی ئەگەر ڕێ چار پارێزگا بەیەکەوە دەبەستەوە دەبواە وەکو شوێنەکانی جۆسایید بکرێت چەندین شوێنمان هەیە جۆساییدا یعنی هیچ وەکو ئێرە لۆدی لە سەنیە وەکو ئەو سنوورە بەڵام ئەوێ کرایە ئێرە نەکرایە دواتر ئەو تانکەر و ئەو باڵ هەرگرانە وەکو باسمان کرد بە یەک پەیامی زۆر گسکە بە یەکی عازی زۆر گسکەی حکوومەت دەتوانی ڕێڕەوەکەی بگۆڕی بەڵام ئەمە بەڕاستی تعزف حیفمان لەوەی دەمینێ وەکو خەرچی ئەو منتیقەیە ئەمە ئەوەی لە پێشتریش لۆمان کرابوو بەڕاستی لەو چەند ساڵیدا ئێستا لە دەستماندا لە ڕێگاوبانەکە دەرێ لە ئەمە بەڕاستی ئەوەی هەبوو لە سەردەمی کابینەکانی دیلۆمان کرا ئێستا بەڕاستی لە دەستماندایە لەو کابین فەرمەوە ڕێگاوبانەکەمانە ئێستا من ڕێزمێ لۆ کاک تاریق لۆ جەنابی پارێزگار کە دەرێ پەیوەندی پێوە کردی و لە سەخەتی باشە ئەگەر لە سەخەتن و پەیوەندیان پێوە کردیا ئەو پاژمانگەش کە دامنە ئەویان لێرە لابرد ئەو تانکەرانە ڕێڕەویان گۆڕی بەڵام ئایا چ زەمانەتەکەی ئەو جادەمان لۆ چا دەکەنەوە هەولێر پارێزگا قەزای کۆیە وا دوو سار سێ سار زیاترە کارەبایەکەمان ڤۆڵتەی لەو پەڕی نزمیدایە لە هیرانەوە دەسوڕێتەوە لە ئێرە تاکو ئێستا لۆمان چارەسەر ناکەن سارێک دەرێن مۆبایلدا دەنێن سارێک دەرێن لەگەر کۆی فەقییان تێچی دەکەینەوە سارێک دەرێن پارە لۆ ڕێگایی میسەی دەرچوو جارێک دەرێن وەڵا نەقسی کرد خزمەت گوزاری ناو گوندەکانمان یعنی هەرزاری بەنەوە گشتەکانمان لۆ ناکرێت بەڕاستی ئەمە یعنی بێ ئەمەل بووین گلەی زۆرمان لە حکوومەت بە هیواین چارەسەر دەرباس وەڵا پێشەوەی من دواپەیامی خۆم بگەێنم دەمەوێت پشت بەڵێ فەرموو ڕاستی قسەکانی جەنابی مامۆستا بکەمەوە بەوەی کە بەڕاستی بە پێی راپۆرتی تەندروستی زۆرترین داتای قوربانی لەو دۆڵە بووە لە ڕێگای دۆڵی سماقوریە بوو یعنی ئەوەش بەڕاستی کەسەرێکی گەورەیە و دواپەیامی منیش ئەوەیە بەڕاستی خەڵکی دۆری سماقوری خەڵکێکی بە ئەمەکە خەڵکێکە شتی لە چاودا هەیە و زۆر سوپاس گوزار بوو زۆر دڵخۆش بوو بەوەی کە ئەم ڕێگایە کرا و دەستخۆشیشی لە حکوومەتی هەرێمی کوردستان کرد کە ئەو ڕێگایە کرا بەڵام بەداخەوە
ئەو ڕێگایە کە دەیبینین ئێستا بار هەڵگرەکان ویان لێ کرد وێران بووە بۆیە داواکارین و داواکاری خۆپیشاندەرانی بەڕێزیش ئەوەیە کە لایەنی پەیوەندیدار بە زووترین کات ئەو بار هەڵگرانە ڕێگایەکی تریان بۆ بدۆزێتەوە و وا بکات ئەم ڕێگایە بگەڕێتەوە دۆخی ئاسایی جارانی خۆی. کاکزانە دوو مەسەرەن دوو نوێنەرمان هەیە گوندی سەرچاو ی گوندی جەلی ڕیشپی گوندی جەلی ئەوە قسەیان نەکردیا ئەوە نیگەران بووە ی گوندی سەرچاو نیگەران بۆ دەری ئەمایاندان نای قسەی بکەن نوێنەرەکەیە داوامان لێ نایەتەوە چوشم نات ئەوە مام حاجی گوتی گوتم کامەیانە بابێ قسە کاک مەهدی هەموو تووڕە بووینە بە حقەت هەموو تووڕەبووینەکان حەقی خۆیتی هەمووی ئەوەی خۆیان قسەی بکات ئەمن وەکو نوێنەری عام نوێنەری عامم باسی گوندی خۆم ناکەم ئەمن نوێنەری خۆ پیشاندەرانە مۆچی سماقوری گەری قسە ناکەم بەڵام ئەوان مەسەرەن نوێنەری خۆیان ریشپیسما جەلیش کاکزانە كاك عاتي وزا گرینگە وەرە مام حاج وەرە مام حاج پەیامی تۆ چیە شەشی بەخراتنی زنابتان دەکەم کە بەدەنگمانەوە هاتن زۆر سپاسان دەکەین بەڕاستی ئێمە ئەگەر بێزار نەبین و ئەو خەرکە زۆر بێزار نەبی نایەتن بەو شەوەی لەو جارێ بکەویتن بەڕاستی جادەکەمان وێران بووە خۆی نەدەبووە قەت حکومەت دەباتی ئەمە بێنەسان دەبووە حکومەت نێری ئەو تانکاران بۆ زایدا ئۆزاتێک بچی دەبێت ئەوە زادەچی عامنی ڕئیسی نییە برەی توزاری بیتن ئەوە زادەچی سیاحی و لۆ خەرگەکەی کرابوو کە بێتە سەر زراعەت و شینایی خۆی ئەم یەک لەبارە خۆم کە دەمەوێت بێمە گوندەکەی خۆم دەبی بەیانی تاو هەرێ زۆر زوو بێمە ئەو زادە چۆلەنەوەکو مەزالی ئەوەی نەکەمە بینە سەر شینا و سەر عادی خۆمان هیوادارم بەرپرسان هەموو گویان لەو خەرکی بیت و بێن بەدەنگمانەوە ئەو تەنکرانە مەنع بکەن نێرن بەو جارێ دابین و زادەکەشمان لۆسا بکەن باش دەست خۆش مامۆستا سپاس دەکەین کاک ئەو گەنجەها وەرە کاقارەمانشما دێمەلات مامۆستا هەڵبەتە کاک حەتەم بۆ بینەرانیش بۆ ئێوەش گرنگەوێ پەیامەکە بگە ڕاستی ئەمە هەموو بەڕێزان ناناسین مام حاجی تا کۆتای بەرنامەکەش ڕاوێشکارێکی زۆر باشی من بوو باسی کرد بەڵام لێرە من ناناسم ئەو گەنجش با پەیامی خۆی بگەێنێ خەڵکی سماقڵیمان سەرتا بەنای خۆی بەخشندەی میرەبان ئێمە تمعی زۆر زیاترمان لە حکومەتی هەرێمی کوردستان هەبوو بەڕاستی یعنی ئەمە دامان ناویانی خەڵکی گوندەکان سەبەت بەخترین چین لە کوردستان گوندنشینان بەڕاستی خەڵکەکە خەریکە یانی خەڵکە گوندەکە چۆلکە بەڕاستی دەبێت حکومەتی هەرێمی کوردستان بەڕاستی پاڵپشتێکی چاوی بۆ خەڵکی گوندنشینەکان پاشان ئەمە تمعی ئەوما هەبوو کارەبای بەردەوام لۆ گوندەکان دابین بکەن نەگە زعیفی و ئەوی کارەباکەین خەڵک بۆ خۆی کاربام لەسەر حیساب و بەرچی خۆمان ڕاتشا بوو ناو باخچەکان ئەمە تمعی ئەوما هەبوو ناگوندەکانمان بۆ قرتاو بکەن کارەبامە بۆ ناو باخچەکان ببەن ناباخچەکانمان بۆ قرتاو بکەن بەڵام هیچمان نەدی چەندین دەرچوی زانکۆمان هەیە هێستا نەمەزراونە بەڕاستی یعنی بەرپرسان ئێستا بۆ نمونە سماقوڵی سەرچاوە والله هەر بەرپرسێک بەم ڕێگای دابڕۆ دەبێت تەریق بێتەوە بەڕاستی چونکە ئەم دۆڵەت دۆڵی یعنی لانەی شۆڕش بووە یعنی کاتی من 20 ساڵ پێستاکە بیرم لۆ دەکردەوەکەوە شەڕی بە نەباوی یعنی باو باپیرانم بەعسیان دەکرد بەڕاستی یعنی سەربەرز بن پێی بەڕاستی ئەمە دامان ناوکۆ چۆن مناڵێک گەورەک بێ ڕۆژێ لە ڕۆژایان ئەم مناڵە بتە پاڵپش بۆ باوکی دامان نام حکومەتی هەرێمی کوردستان کاتێک یعنی الحەمدولله یعنی چەند ساڵ پێستا هیچ قەیدانێک نەبوو دامان نام خزمەتی چاچی ئەو خەڵک بکات پاداشی ئەو خەڵک بداتەوە بەڵام بەڕاستی چمان نەبینی هیوادارین بەدەم داواکاریەکانمان بێتن بەڕاستی دەست خۆش هاوڕێکیان کا قارەمان دوا سەرنجی خۆت لەگەڵ مامۆستا قسە دەکەی قارەمان کاکەزانە بەڵێ ئەمن کاکەزانە ئەمن داوا لەولاو لای ناکەم ئەمن داوا لە بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەگە بەڕێز سەرۆکی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو کێشە بەوان چارەسەر دەکرێت ئەوە بەوی ناکرێت ئەو برێ ئەولا بەس خودی ئەو دوو کەسە پێیان چارەسەر دەکرێت ئەمن هەتا حدەک ئاگام لە ژیانی خەڵک هەیە لە کاسبی خەڵک هەیە لەو دۆرەی کاسبی ئێرە چیە کابراەک دوکانێکی هەیە شوێنێکی گەشتیاری دروست کردیا کابراەک ئاژەڵدارە دەیتوانی ڕسقەکەی بینتە سەر جادەی داینێ ئەوجا ئایا بتڵە شیرەکە جێماستەکە شتەکە بیهینی یاخود بەرهەمی ڕز و باخ دەیتوانی بەرهەمەکەی بینی لەسەر جادەی بیفرۆشی بەڵام بە حکمی ئەو باڵ هەرگرەی ئەوە نەما ناتوانانی ئەوەی بکە ژێلەیە دەست خۆشکە قاربن کاتەکەم بەرە کۆتای مامۆستا دوا سەرنج زەدەینە بەڕێستان
عفومکە کاکەزانە من لێرەوە داوا لە پارێزگاری سولێمانی دەکەم، داوا لە پارێزگاری هەولێر دەکەم، لە قایمقامی کۆیە دەکەم، وەزائیدەن داوا لە دانیشتوانی شاری سولێمانی و هەولێر و تەواوی دانیشتوانی بیتوێن پشدەر و سەرجەم شوفێران ئەوەی کە ڕێگەیان ئەو ڕێگەدا هەیە بێن پشتیوانی خۆپیشاندەرانی دۆڵی سماقولی بکەن بۆ ئەوەی کە ڕێگەچی ئارام و تەندروست بۆ ژیانی هاوڵاتیان بۆ ژیانی سەرنشینان بۆ ژیانی شوفێران بێتە بەرهەم. ئیتر ئەوە پەیامی منە داوا لە تەواوی پارێزەرانی هەرێمی کوردستان دەکەم وەکو پارێزەر خەمخۆرانە بێن بە دوای کێشە ئێمە ببنە پارێزەری ئەو کەیسەی ئێمە بە بەبەستی گواستنەوەی شوفێرانی شوێنەکان. سپاس بۆ مامۆستا، سپاس بۆ هەموو میوانەکان بۆ برن کاتەکەم تەواو بوو. لە کۆتاییدا ئەمە دانیشتوانی دۆڵی سماقوڵین گوندەکانی دۆڵی سماقوڵین لە هیزۆپەوە تا دەربەندی گۆمەسپان کەستان نییە ڕۆژێک لێرەوە هاتوچۆی نەکرد و کاسپی بە شێکی زۆری خەڵک لێرێ، بەڵام ماڵوێرانێکە خۆیان گوتیان بۆ ئەوان دروست بووە تکایە فریانکەون ئەم بەرنمەیە بۆ پاڵپشتی و دەنگ و ڕەنجی ئەوان بوو بۆ ئەوی دەنجیان بگاتە لایانی پەیوەندیدار بتواندرێت ئەوە چارەسەر بکرێت کە داواکاریەکەیان زۆر سادەیە وەکو چۆن پێشتر بار هەڵگرەکان و تانکەرەکان بە ڕێگەی تر هاتوچۆیان کردووە. ئێستاش بەو ڕێگا بڕۆن و ڕێگاکەیان بۆ نۆژەم بکرێتەوە کارەباشیان بۆ چا بکرێت، ئەوانش بتوانن لە ڕەز و باخ و ئاوی ناوچەکە و سروشتی ناوچەکە و نیعمەتەکانی خوای گەورە سوودمەند ببن. ئێمە لەگەڵ هاوکارانم لەسەر ڕێگەی سەرەکی سلێمانی هەولێر یان ئەوەی کە چەند ساڵە کێشەی لەسەر هیزۆب دەربەند لە نێوان دوو سەیتەرە ڕێگاکەیان گرتووە ئۆتۆمبیلی بار هەڵگر نایە تەنها ئۆتۆمبیلی تایبەت نەبێت. ڕەهەنمان پێشکەشکردن هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان.